بۆ ڕێگریکردن لە تەزویرکردن و دەرخستنی دەرئەنجامەکانی دەنگدان بە زووترین کات، کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق کڕینی ئامێرێکی ئەلکترۆنی دەنگدانی ئاشکرا کرد و ڕایگەیاند بۆ هەڵبژاردنەکانی داهاتووی عێراق ئەو ئامێرە بەکاردێت. ئەمە جگەلەوەی سەرجەمکارەکانی هەڵبژاردن بە ئەلکترۆنی دەکرێت. بەرپرسێکی باڵای کۆمیسیۆنش دەڵێت لە ڕێگەی ئەو ئامێرەوە دەتوانین لە ماوەی یەک کاتژمێر و نیودا ئەنجامی دەنگەکان ئاشکرا بکەین کە پێشووتر نزیکەی 30 ڕۆژی دەویست. کەواتە ئەتوانین بڵین ئەو ڕۆژی کە هەڵبژارد نەکرێت لە دوای تەواوبوونی وادەی دیاریکراوی هەڵبژاردن کاژمێرێ بۆ کاژمێر و نیوێک هەموو ئەنجامی هەڵبژاردنەکان بە شێوەیەکی ئەلکترۆنی و ڕێکوپێک دەرەکەوێت. لەلایەکی تر لە هەڵبژاردنەکانی ڕابردوو هاوڵاتی کاتێکە ئەو کوتلەیە یا ئەو پاڵێوراوی کە مەبەستی بوو لە ڕێگەی قەڵەمێکەوە هێمای بۆ کرد، بەڵام ئێستاکە گۆڕاوە بە قەڵەمیشی ئەلکترۆنی بەم جۆرە. ئەمەش بۆ ڕێگەگرتنە لە ساختەکاری، واتە ئێمە ئیتر هاوڵاتی قەڵەمی خۆی بە هیچ جۆرە بەکارنایەنێ، بەڵکو ئەم قەڵەمە کۆمپانیاکە خۆی دروستی کردووە و ئەگەر بەم مۆرە ئەلکترۆنیە هێما نەکرێت سیستەمەکە ناخوێنێتەوە. بەم جۆرە وەک ئێوەی بەڕێزەی بینن خۆی یەکسەر هەم قبوڵیەکە هەم ئەژماریەکە و جاشەکاتەوە. بەڕێوەبەری پەیوەندیە جەماوەرەکانی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراقش دەڵێت لە ڕێگەی ئەو ئامێرەوە دەتوانین لەلایەک ڕێگری لە تەزویر بکەین و لەلایەکی دیکەوە بە زووترین کات دەرئەنجامی دەنگەکانمان دەست بکەوێت، کامەش هەموو گومانەکان لەسەر کۆمیسیۆن و دەرئەنجامی دەنگەکان دەڕوێنێتەوە. ئەم ئامێرەکە خۆی لە ناوەکەی خۆیان پێ ئەڵێن سنووقی دەنگدانی ئەلکترۆنی یان ناوێکی تریشە ئەڵێن جیهازی بە پلەکردنی نەتائجی دەنگدانەکە. کۆمیسیۆن زۆر دەمێکە خەریکی ئەوەیە، ینی دایمان لە هەڵبژاردنێکە ئەمە پێشکەوتوترین ئامێر بەکارئەهێنین بۆ ئەوەی هەموو ئەو خەمانە بڕاوێنینەوە خەمەکانی تەزویریان فێڵکاری لە ئینتیخاباتە. بۆیە ئەمجارەش ئێمە بەتەمەین ئەو ئامێرە بەکاربێنی بۆ هەڵبژاردنەکانی داهاتوویە. ئامێری دەنگدانی ئەلکترۆنیە دروستکراوی وڵاتی کۆریایە و کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکانی عێراقش بە بڕی زیاتر لە 90 ملیۆن دۆلار گرێبەسی لەگەڵ ئەو کۆمپانیایە کردووە بۆ کڕینی نزیکەی 59,000 دانە بۆ تەواوی بنکەکانی دەنگدان لە عێراق و هەرێمی کوردستان. سیروان حوسێن، کورسان نیوز، هەولێر.